هەر یەکێک لەو دەوڵەتانە سنوورێکی هەیە دەسەڵاتدارێتیەکی بۆ دروست بووە بە ناوی قەومیەتەکەەوە هاتۆتە پێشەوە زمانی هەمویان هاوبەشە لەسەر پارچە خاکێکن وردە وردە ئەو نەزعەیە دروست بوو کە ئایا نەتەوایەتیەکە بۆ ئەوەیە کە هاووڵاتێتی بچەسپێنێ بۆ ئەو ڕەگەزانە یعنی ئێمە مادام کیانێک هەیە قەوارەیەک هەیە کە بریتیە لە خاک خەڵکێ لەسەر یەژی دەسەڵاتێکی سیاسی هەیە طبعا ئەمانە ئێستا پێناسەی دەوڵەتن دەوڵەت بریتە لە چی بریتە لە خاکێک میلەتێ لەسەر یەژی دەسەڵاتێکی سیاسیشی هەیە طبعا ئێستا ژەگەر ئیزافەیکەین بۆین ئەڵێن ئەندامی ئەمەمی متحیدەشە لەبەرەوە تەماشاکەین ئەو دەوڵەتە قەومیەی کە لە سەرەتاوە دروست بوو ئەنجا ئەو مناقەشە ڕوویدا لە بینە ئایا ئەم خەڵکەی کە لە ناوەوەن هەمویان وەک یەک مافیان هەیە هەموو هەر یەک زمانیان هەیە لەسەر یەک خاکن بەڵام ئایا هەمویان یەک دەسەڵاتیان هەیە ئەو کاتە ئەو دەسەڵاتە بەو شێوەیە نەبوو چونکە دەرەبەگایەتی دەسەڵاتی بەسەر هەموو شتێکا هەبوو دەوڵەتەکان کە دروست بوو بوون بۆ نمونەوەکو چۆنە گەر ئەم برا بەڕێزانە ئاگدار بن لەوەی کشمیر یەکەم جار چۆن دروست بوو وڵاتی کشمیر بۆ کەوتە ژێر دەستی هندستانەوە کشمیر لەبەرەوەی حاکمی کشمیر لەگەڵ ئینگلیزەکان متتەفق بوو کە کشمیر لە ژێر دەسەڵاتی ئەوا بێ ئەوانی دەتوانن وەکو سەرمایەدار سوود لە وڵاتەکە و لە خێراتی وڵاتەکە بکەن ئەمیش حراسەتی بەرژەوەندەکەی ئەوانیان بۆکە لەبەرەوە خستیانە سەر هندستان ئەو کاتەکە لە ژێر دەسەڵاتی ئینگلیزا بوون وەنیان هێشتا ساڵی 1940 جیابێتەوە بە پاکستانەوە بلکێ لەگەڵ ئەوەشا کە شعبەکە داوایە کرد لە یەکەم ڕاپرسیشە کە ئەو سەردەمە عوسبەت الئومەم کردبووی میلەتی کشمیر هەمووی داوای ئەوەی کرد کە پەیوەست بێتەوە بە پاکستانەوە بەڵام ئەوەیە کە هەتاکو ئێستاش ئەو معاناتە ئەچێژن لەبەرەوەی تەنها یەک قائیدێک یەک ئیداریەک مدیرێک حاکمی ویلایەتی کشمیر بڕیاریدا بوو کە لەگەڵ ئینگلیزەکان بێ و بە پەیوەستی کاتەوە بە ئینگلیزەکانەوە و هەروەها بڵێ وەکو دروستبوونی ئەو وڵاتانەی خلیج و زۆر وڵاتی تریشکە بەو شێوە دوایی هاتنە پێشەوە دروست بوون